بەرهەمی خۆماڵیمان زیاتر ئەو بابەتانەیە یەکەمیان وەکو تەمەرندی بۆ خۆمان دروستەکە دەستکردی باوچ خۆمە مرەبای گەرازمان هەیە کە گەرازەکەی شەقلاوەیە هەر لەو گەرازەی مرەبای دروستەکەین دوای ئەومان هەیە دەنجی هەناریە لەگەڵ سرکەی تێکەڵ کراوە و نانە قەیسیمان هەیە لەگەڵ مرەبای شاتوو توی ڕەش کە ئەکەینە مرەبا و لەگەر ئەو نانە قەیسی تێکەرەکەین خەڵک زۆر ینی ڕەوازی لەسرە ئەو نوعیان دوای چەرەزاتمان هەیە باوی و فستەق و گازۆ و ئەو شتانە دوو نوعمان هەیە ترشمان هەیە و شیرینمان هەیە ترشەکەی لەگەڵ مرەبای شاتووە شیرینەکەشی لەگەڵ مرەبای هەنجیر و هەنجوین تێکەڵ کرا لە شەقلاوەی ئەو شتانە لە مێژە لێرە دروست کرا لەبەرەوەی شوێنێکی گەشتیاریە خەڵک زۆر سەردانیەکە وەکو شوێنەکانی تر نییە ینی کە ئەو شتانە کە ئەکرێ دروست دەکرێ ساختکردنەوەشی لێرە ئاسانە وەکو شوێنەکانی تر نییە لەوانە لە شوێنەکانی تر دروست بکرێ بە ساختکردنەوەی زەحمەتە چونکە خەڵک لە خوار و عێراق و لە شارەکانی دی کوردستانە و سەردانی شەقلاوەکان لەوەی ئەو شتانە بکڕن چونکە لە شەقلاوە ئەو شتانە بەناوبانگە بەخوای بری ئاماری ڕاستی ینی 100% نییە چونکە شتەکە ینی بە ڕێژە دروست نەکرێ بەس چییە نانە قەیسی زۆرترین ڕێژەی بەرهەم دێ ساڵانە لە شەقلاوە و زۆرترین ڕێژەشی لێ فرۆشرێ یعنی ساڵانە زیاتر لە 10 و 15 تان زیاتر نانە قەیسی دروست دەکرێ و ئەفرۆشرێ زیاتر لە ئەوەندە کەلوپەلی کاڵای ئێرانی و تورکی زۆر منافەساکە یعنی دەهێنێ ناو بازارەکەی لەوەی منافەسە دروست بی خاصەتەن ئێرانی بەس خەڵکی خۆشمان ێستا شارەزایە هەموو یەپرسێ کاڵای ئەوە خۆماڵی یان ئێرانیە ئەگەر ئێرانی بی ئەوەندە ڕەوازی لەسەر نیکە لە ناو شەقلاوە بەس دروستکراوی شەقلاوی بی ڕەوازی زۆر زیاتر لەسەرە لەوەی لە ئێرانیەکی ماوەک پێش ئێستا لەگەر ئێمە وەکو خۆمان توکانی مام حاجی تەنسیقێکمان هەبوو لەگەڵ وڵاتی لوبنان کە هەناردەکردنی ئاوی بنیشتی تاڵ و ڕێکارە تەندروستیەکان و سەحیەکانشمان هەموو تەواو کردیە زۆری نەمای بەو نزیکانە ئینشاءڵڵا ئاوی بنیشت و بنیشتی کوردی خۆماڵی ئەنێرین بۆ لوبنان ئەوە ئاوی بنیشتی کوردیە ئاوی بنیشتە تاڵ کە بنیشت لە دار کە دار ینی ئەدەڕێتن بنیشتەکەی لێ ئەکرێتەوە بنیشتی ئەسڵی کوردی لە چیای کە شوانەکان خڕێکەنەوە ئەمە ئەو بنیشتەیەکڕین چاچەکەین کو ینی 4-5 مەرحەلەی هەیە کە ئەگاتە ئەو حەدەی ئەوەی لێبێ و ئیسیفادەشی زۆرە لە بۆ ماعیدەی لە بۆ قۆڵۆنی و هیچ ساید ئیفێکتێکی نییە ینی هیچ ئەعرازێکی جانبی نییە لە ئینسانی لە جسمی لە قۆڵۆن و لە ماعیدەش زۆر باشە و خەرکی زۆر ئیسیفادەی لێ کردیا و ئەو بەرهەمەی خۆشمانە بە خۆشمان دروست کردی یەکەم جاریش ئەمە هێنامانە بازار و ئێستا تەقلیدیشی زۆرە بەڵام خەڵک کامەی پێ باش بی کامی ئیسیفادە لە کامی بکە ئەو یەکڕێ و بۆ زوانش ئینشاڵڵا ئەینێرینە دەرەوە ئێستا ئێمە هەفتانە زیاتر لە 500 بتڵ بەس ڕەوانەی خوار و عێراقەکەین تەمان ئێستاوە ئەمە تەمەرندی گەڵازی پێدەرێن ئەمە لە شەقلاوە دروست دەکرێت ینی تایبەتە ئەمە مرەبای هەنارە هەر لە شەقلاوە دروست دەکرێتن وەکو جۆری نانە قەیسی سێ نەعمان هەیە ئێستا ئەمە لە گەڵازی ڕەش دروست دەکرێت ئەمە هەنارە ئەمە قەیسیە وەکو بەرهەمی خۆماڵی ئێستامە هەمانەوە ئەمە سرکەیە سرکەی خۆماڵیە خۆمان لێرە دروستی دەکەین ئەوە هەمووی بەرهەمی خۆماڵی ئەمە ئێستامە ئەم لۆقمە لە سلێمانی بۆم دێت ئەمە لۆقمە لە قەزوان دروست دەکرێت ئەمە ناوچی قەزوانە ئەمە قەیسیە ئەمە هەنارە ئەمە قونجی خۆماڵیە ئەمە جێزەرە ئەمە مێژی ڕەشە ئەمە لە کەکاو دروست دەکرێت یعنی ترێزاوە هەرەوایە برین ئەوە ئێستا ئەلوانە لە فەواکە دروست دەکرێت ینی تەبیعیە ئێستا ئەمە شەقلاوەیە ئەم سوجوقامە ئەمە شەقلاوەیە ئەمە هەنجیرە شەقلاوەیە وەڵڵاهی زۆر فەرقی کردیە یعنی پێشی ئێستا هەم بازارەکە زۆر فەرقی کردیە تەمان
10 ساڵ پێشی ئێستا بازارەکە بازارێکە بوو ئێستا بازارەکە بازارێکەیە.